بە ئامانجی ڕێگریکردن لە بەڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە بازگەی بانی مەقان لە سنووری چەمچەماڵ بنکەیەکی پشکنین دانراوە بۆ سەرجەمەوە هاوڵاتیانی لە سنووری پارێزگای کەرکووک و پارێزگاکانی ناوڕاست و خوارووی عێراقەوە بە بازگەکەدا تێدەپەڕن و دێنە سنووری پارێزگای سلێمانیەوە. بە شەوێکی 24 ساعتی دەمان بێت بە مەبەستی ڕوبەڕوونەوەی نەخۆشی کۆرۆنا و ستافێکی تایبەتماندانەوە ڕۆژانە هەزاران هاوڵاتی هەر کەسێک لێراکەوە سەردانی سنووری هەرێمی کوردستان بکە پشکنینی تایبەتی بۆ دەکەن و لە هەر حاڵەتێکی گومان لێکراوە تیمێکی تایبەتماندانەوە بە ئیسعاف و دکتۆری اختصاصی خۆی پشکنینی تایبەتی بۆ دەکات. ئەگەرچی تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوو بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە، بەڵام سەدان هاوڵاتی بە گومانی توشبوون خراونەتە ژێر چاودێریەوە. دانانی ئەم بازگەیە لە کاتێکدایە کە بە وتەی بەرپرسانی حکومەت بە سەدان کەس کە لە دەروازە سنووریەکانی دەرەوەی هەرێم و ڕێگانە یاساییەکانەوە گەڕاونەتەوە بۆ هەرێم بەبێەوەی پشکنینیان بۆ بکرێت. لەو چوارچێوێدا حکومەت ناوی بەشێک لەو هاوڵاتیانی بەڵاو کردوتەوە و وەزارەتی تەندروستیش داوا دەکات ئەو هاوڵاتیانە بۆ پشکنین خۆیان بە تیمەکانی تەندروستی بناسێنن. خۆت دڵنیای بیتەوە و ئەچی بۆ لای ئەو کەسەی دڵنیای بیتەوە لەوەی، یعنی تۆ دێ فەحسی خۆتەکەی ئێستا من فەحسی خۆمان کرد دەرچوین لیژنەکە فەحسی کردوین هیچ کێشەیەکمان نییە هیچ نەخۆشیەکمان نییە ئەم خۆت دڵنیای بیتەوە ئەمە کەسی وا ڕووی بۆ ماڵی دڵنیا ئەبیتەوە ئەمە شتێکی زۆر زەروریە پێویستە هەموو کەسێ لەم بازگەوە تێپەڕێ پێویست ناگە لە شوێنێکی ترۆ بڕە بێنە بە بازگەکە فەحسی خۆیان بکەن. دوو ڕۆژام خاڵە پشکنینیە دانراوە و هەزاران هاوڵاتی پشکنینیان بۆ کراوە، بەڵام بەشێک لە هاوڵاتیان دەڵێن ئەو پشکنینە زۆر سەرەتاییە و تەنها پلەی گرمی لەشیان دەپێوێت. دەژڵێن لە پێناو سەلامەتی گشتی و دڵنیابوونەوە لە نەبوونی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسەکە دەبوو بە ئامێری پێشکەوتوی پزیشکی پشکنینی هاوڵاتیانیان بکردایە. کەرکۆ هاتینە بەرەو چەمچەماڵ بەرەو سێمانێ ڕۆن لە بازنگەی چەمچەماڵ دابەزیوین لەوێەوە پشکنیمان بۆکەن. باشە اینەکەی باشە بەس تۆزێتری ماوە ینی کەمێتر سێ4 مەجموعەتر دانێن ئەو قەڵەباڵغەش دروست نابێ و هیچیش نییە هەتا ئێستا شتێک ڕووی نەداوە و لەخوا بە زیاتێ پاک و خاوێنە. دانانی خاڵی پشکنینەکە دوای ئەوە هات لە ڕۆژانی ڕابردوودا وەزارەتی تەندروستی حکومەتی عێراق توشبوونی چەند هاوڵاتێکی بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیاند لە سنووری پارێزگای کەرکووک. بازگەی بانی مەقانیش یەکەم بازگەی نێوان پارێزگای سلێمانیە لە هەرێمی کوردستان و پارێزگای کەرکووک و پارێزگاکانی ناوڕاست و خوارووی عێراق. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.